دوای 27 ساڵ لە حکومڕانی دوو هێزی دەستەڵات کەوا سەرجەم جومگەکانی ژیانیان قۆڕەخ کردووە، هێز گرنگیان بەڕۆڵ و پێگەی گەنج نەداوە و ئەمە شوای کردووە گەنجان ڕوو لە هەندەران بکەن و خاچی نیشتیمان جێبهێڵن. چالاکوانێکیش پێی وایە کەوا گەنجان بۆ ئەوەی ژیانێکی خۆشگوزەران و گۆڕانکاری دروست بکەن و کۆتایی بە زوڵم و ستەم بێنن لە هەرێمی کوردستان، پێویستە ڕۆژی سینۆ بەشداریەکی کارا لە دەنگدان بکەن و بە دەنگەکانیان گۆڕانکاری لە دەسەڵات دروست بکەن. ئێستا لەسەر گەنجی کورد پێویستە بیر لەوە بکاتەوە کە هەمیشە دەرفەت هەڵ هەن بۆ ئەوی گۆڕانکاری بکات و باشترین هەڵ و دەرفەتیش کە ئێستا لە بەردەمی گەنجی کوردایە هەڵبژاردننی سینۆیە کە پێویستە گەنجان بە گەرم و گوڕی بە گوڕوتینەوە بەرەو خەونەکانیان هەنگاو بنێن و گلەی و گازندەکانی خۆیان لەسەر سندوقەکانی دەنگدان دەرببڕن و بێ ئومێد نەبن. هەمیشە هێزێکەیە کە بەرگری لە ماف و لە داواڕەوەکانی ئەکا هەموو کاتێکی سیستەمە دیکتاتۆر و حکومڕانە خۆسەپێنەکان ئیش لەسەر ئەوە ئەکەن بە بەرنامە گەنجانی وڵاتەکانیان بێئومێد بکەن، چونکە بێئومێدکردنی گەنجان لە بەرژەوەندی ئەوانە بەشداری نەکردنی گەنجان لە پرۆسە سیاسیەکان لە بەرژەوەندی دەسەڵاتدارە دیکتاتۆرەکانە ئەیانەوەی سیستەمێکی حکومڕانی پشتا و پشت و لە بڵێن هێنانە پێشەوەی کوڕونەوەکانیان لە ژێر دەسەڵاتەکانی خۆیاندا برەو پێ بدەن پەیڕەوی بکەن کە ئێستامە لە هەرێمی کوردستانیشدا ئەوە زۆر بە ئاشکرا ئەبینین. بەهۆی ئەو سیاسەتە قۆڕەخکاریەی لە 27 ساڵی ڕابردوو لەلایەن دوو هێزی دەسەڵات لە کوردستان پەیڕەوکراوە، لە ماوەی ساڵانی ڕابردوو بە هەزاران گەنجی خاوەن توانە و لێهاتوو بۆ هەندەران کۆچیان کردووە. لە بەرامبەردا کادیرانی هەردوو حیزب کراونە موچەخۆری بندیوار. ئەو حکوومەتە بێباکە هێندە بێباکە کەوا هەموو جومگەکان و هەموو دەرگاکانی لە گەنج داخستووە، بۆیە گەنج ناچارە کە ئەو ڕۆکە سەر هەڵدەگرێت و وڵات بەجێ دێڵن. وەکو دەڵێن سەرنجامی هەر وڵاتێک کاتێک کە گەنجی نەمێنێتن بەرەو خراپی و بەرەو وێرانبوون دەڕواتن. لە جیاتی ئەوەی کەوا سلفەی زەواج بۆ گەنجان بداتە گەنجان، سلفەی عقاریان پێ بداتن، لە جیاتی ئەوەی کەوا وەکو گوتم خزمەت بکرێن و هەلی کاریان پێ بدرێتن بەداخەوە. یعنی لە ئاست هەموو ئەو شتانەدا حکوومەتی هەرێم کە ڕاکوێرە نەدەبیستیتن نەدەبینیتن کە بەداخەوە سەرنجامێکی خراپ ڕوو لە وڵاتە دەکاتن ئەگەر بێت و ئەو ئاراستەیە بەردەوام بێتن. بەهۆی سیاسەتی قۆڕەخکاری و نەبوونی خواست بۆ بەرەو پێشبردننی وڵات و دابینکردنی هەلیکار، هەرێمی کوردستانی دەوڵەمەند بەنەوت و کانزا و سەرچاوەی سروشتی و زەوی کشت و کاڵی نەیتوانیوە ببێتە داهاتووی گەنجان، بەڵام هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە بەشدار بن لە گۆڕانکاری و دابینکردنی ژیانێکی شایستەتر بۆ نەوەکانیان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.